بەڕێزان ئێمە یەکێک لە کێشە هەڵپەسێردراوەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی وە کەرێمی کوردستان بریتیە لە خاڵە سنووری و دەروازە سنووری و ڕێگا سنووریەکان. لە ماوەی ڕابردووە کارم کرد بۆ ئەوەی کە 3 دەروازەی سنووری هەرێمی کوردستان هەیە بکرێ بە ڕێڕەوی هاتوچۆی هاوڵاتیان بە پاسپۆرت بۆ ئەوەی هاوڵاتیانی ئەو ناوچانە و هەرێمی کوردستان بتوانن لە ڕێگای ئەو دەروازە سنووریانەوە هاتوچۆ بکەن بە پاسپۆرت بەبێ ئەوەی تەنها ئاڵوگۆڕی بازرگانی لەو خاڵە سنووریانە هەبێ. یەکێک لەوانە خاڵی سنووری کێلەیە لە ناوچەی پشدەر لە قەڵاتزیە، یەکێکی تریان خاڵی سنووری پشتەیە و ئەوی تریان خاڵی سنووری سازانە. بەڵام بەداخەوە ئەیڵێم دوای ئەوەی کە سەرۆک وەزیرانی پێشوو بەڕێز کاظمی داواکەی ئاراستەی هەیئەی مەنافزی حودودی عێراق کرد، ئەم بابەتە مایەوە و چەند نووسرا و وەڵامێک لە نێوانمانە ئاڵوگۆڕ کرا. دوجار ئەمانەی عامەی مەجلیسی وزەرا لە 11 مانگی ڕابردوو وەڵامی دایەوە کە تەواوی دۆسیەی خاڵە سنووریەکانی بۆ ناردووم. جێی دڵخۆشی نییە، ئێمە چاوەڕێ بووین کە مەرزێک ئاڵوگۆڕی بازرگانی تایە و بە هەموو ئەو تێبینیانەی لەسەر خاڵە سنووریەکان هەیە لە ڕووی جموجوڵی بازرگانیەوە خەڵکیش بتوانێت سوودمەند بێ لەوەی کە لە کێلێەوە هاتوچۆ ئەکات، بازرگانی هاتوچۆوەکە ئەم بتوانێت بە پاسپۆرتەکەی نەیە بۆ مەرزی باشماخ یا بۆ حاجی ئۆمەران بتوانێت لە کێلێەوە سەفەر بکە، یان ئەوانەی کە لە دیوی ئێرانەوە دێن لە بۆنەکانە یاخود لە هاتوچۆی ئاساییە بتوانن هاتوچۆ بکەن. بەداخەوە هەیئەی مەنافزی حودودی تەواوی زانیاریەکانی ناردووە لەسەر مەرزەکانی هەرێمی کوردستان کە دەڵێت مەرزەکانی هەرێمی کوردستان بەوانەی فەرمین و بەوانەی نافەرمین هیچی لەژێر چاودێری و کۆنتڕۆڵی حکوومەتی عێراقیان نییە و ئاماژە بەواکە لە هەرێمی کوردستان کە زۆرینەی لە ناوچەی سلێمانی ئەمە 25 خاڵی سنووری ناڕەسمی دانپیانەنراو لەلایەن عێراقەوە بوونی هەیە، واتە 25 مەرز کە جگە لە منفەزی چۆمان هەر هەمووی لە سنووری سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجایە 25 خاڵی سنووری کە بازرگانی تیاکرێ غێر معتەرەفە و ناڕەسمیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئەمە بۆتە گرفتێکی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێستا مەرزی کێلێ و پشتە و سازان و بەمۆ عێراق بەڕەسمی نەیناسیێنێ، ئەڵێ وەرن با کێشەی هەر 25 مەرزەکە حەل بکەین، ئەوجا ئێمە ڕێ ئەدەین بەوەی کە معبەری کێلێ بکرێتەوە بەڕەسمی بۆ هاتوچۆی هاوڵاتیان. ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە و سەرئێشەی بۆ ئاڵوگۆڕی بازرگانی و هاتوچۆی هاوڵاتیان دروست کردووە. بۆیە ئەو شاندەی ئێستا لە حکوومەتی عێراقی پێک هێنراوە بۆ گفتوگۆ لەگەڵ شاندی هەرێمی کوردستان لەسەر یاسای بودجەی ساڵی 2023 ڕئیسی هەیئەی مەنافزی حودودی ئەندامەتیایە. ئەم کێشەیە بەقەر کێشەی دۆسیەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا دۆسیەیەکی ئاڵۆزە و بەشی زۆری پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. بۆی هاوڵاتیان بزانن ئێمە کارمان کردو بۆەوەی ئەم مەرزانە داهاتی شەفاف بێ، دانپیانراو بێ لەلایەن عێراقەوە و ئاڵوگۆڕ و هاتوچۆ بەڕەسمی تایە هەبێ، بەڵام بەداخەوە بەشێ لە هۆکارەکەی هەرێمی کوردستانەکە بەهۆی ناشەفافی داهاتەکەی بەهۆی کاری نایاسایی لە خاڵە سنووریەکان نایەنەوێ ئەم مەرزانە بەڕەسمی بناسیێنرێ. بۆیە ئومێدەوارم
ئەم دۆسیەیە کە ئێستا لە بینی هەرێم و بەغدا بە هەڵپەسێردراوی ماوە و جارێکی تر لە بودجا گرفت دروستەکاتەوە شاندی هەرێم بە هەندی وەربگرن. بابەتێکی تر کە پێم خۆش بوو ڕای گشتی لە هەرێمی کوردستان و عێراق لێی بە ئاگابێ ئەوەیە کە شێوازێکی مەترسیدار و نوێ لە سپیکردنەوەی پارە لە شاری سلێمانی ئاشکرا بووە کە هەمووتان شۆکە بن کاتێ ببیسن بەم شێوازە پارە سپی ئەکرێتەوە و ملیۆنان دۆلار بە ناشەرعی کە پارەی دزرا و حرامی ئەم وڵاتەیە ئەبرێتە دەرەوەی وڵات بەم جۆرە. کۆمەڵێک هاوڵاتی لە شاری سلێمانی لە لقی بانقی شەرق ئەوسەد چون حساب بانقیان کردوتەوە وەک وەر هاوڵاتیەکی ئاسایی کە ئەچێ حساب بانقی ئەکاتەوە مستەمسەکاتی ڕسمی خۆی تەسلیمەکە. دوای ماوەیەک ئەم هاوڵاتیانە بایعەکەیانە بڕێ تووشی شۆکە بن مراجعاکەن بزانن بۆ بایعی ئێمە بڕراوە ئەڵێن ئێوە سەرمایەدارن و خاوەنی کۆمپانیای گەورن و داهاتان سەروی ملیۆن و نیوە نابێت بەشە خۆراکی مانگانەتان هەبێ. دوای ئەوەی بۆیان پینە ئەکەن ئەم هاوڵاتیانە لەلایەن دەستگای هەواڵگری عێراقەوە فەرمانی گرتنیان بۆ دەرەچێ لەبەر ئەوەی باجێکی زۆر کە ملیارەهایە هاتۆتە سەریان لە کاتێکە ئەم هاوڵاتیانە هاوڵاتی ئاسایی و سادەن نە ئاگایان لەم بابەتەیە نە پەیوەندیان پێوە هەیە و نە ئەجزانن چییە تەنها چوون حساب بانقیەکیان لە لقی سلێمانی بانقی شەرق ئەوسەد کردوتەوە. دوای بەدەوادا چوون دەرەکەوێ ئەم هاوڵاتیانە دە کۆمپانیایان بەناوەوە دروست کردوون بەو مستەمسەکاتانەی کە لە حساب بانقیەکە کردنەوەی حساب بانقیەکە تەسلیمی لقی ئەم بانقەیان کردووە. دە کۆمپانیایان بەناوە دروست کردوون. ئەم دە کۆمپانیا بەشداری مەزادی عوملەی کردووە لە بانقی مەرکەزی عێراقی دۆلاری وەرگرتووە کڕیوە و بە ناوی ئەوەی ئەمانە مەواد داخڵی عێراقەکەن لە ڕێی دەواازەی باشماخ پێویستە پارە بەرنە دەرەوە لەبەرەوەی بایی ملیۆنان دۆلار مەواد دێنن. لە کاتێکە دروستکردنی کۆمپانیاکان بە تەزویر بووە پەنجەمۆری هاوڵاتیەکان و واژۆکانیان بە تەزویر بووە و بەبێ ئاگایی ئەوان بووە. ئەمە کارەساتێکی گەورەیە هاوڵاتیەک بچێ حساب بانقی بکاتەوە دوایی بزانێ ملیارەها دینار باجی هاتۆتە سەر بەبێ ئەوەی علمی هەبێ ئاگایی هەبێ ئەوەش ناوی هەردە کۆمپانیاکەیە و هاوڵاتیەکان سکاڵایان کردووە و ئێستا بە دوای ئەو دۆسیەوەین کە دۆسیەی سپیکردنەوەی پارەیە. سپیکردنەوەی پارە بریتیە لە بردنە دەرەوەی پارە ئەو پارەی کە بە ناشەرعی و بە گەندەڵی و بە دزی پەیاکراوە بەم ڕێگایە بردویانەتە دەرەوە و ئێمە بە دوایەوەین لە ئاستی عێراق و لە دەرەوەی عێراقی چونکە لەم ڕۆژانە بینیتان بانکی فدرالی ئەمریکا چەند بانقێکی هەرێ عێراقی خستە ژێر چاودێری و حەزرەوەیەکیان ئەو بانقی شەرق ئەوسەتەیە کە لقی سلێمانی ئەم فەزیحەیە کردووە و زۆر سوپاس.